ولی تماشاوانی جای دیدم که هریش درونی جبو سر هرما کردستان بتایبتی جیرخانه و زیا هرما کردستان بردام دیگه. البته هریش درونی مشکی بو سر هرما کردستان تشتکنونینه لوی داوی بردام و دوباره دبه لوی داوی لپشتی گواردن کل دوری هنه و پشتی کو بگمان نزیک بونا انکوره کفتنا هرما کردستان دیگل امریکا دواری و زیدا بگمان اف هریشه بردام بونه گلو با هریشه بردام بونه امریکا حالویستوی چیه کو او ناوند نوزه کل هریش بوته نسرکرین البته جاری کمپانی امریکی و تنه پریو برن برنس جوریدر او جگیره بری وزیر برگریا امریکا شورمند حکومت هرما کردستان لواشنطن gelme bize sıraydır damata baş be. Ecidi çarçıve herişin droni jibu ser jerxana uzaya herema Kurdistan'ı ku hatta naji berdam dike halviste Amerika zedeter de çarçıve da xwanyan da de zevre natina praktize kirin bu gelu hatta kengi ravşusa. Well, thank you for زۆر سپاس بۆ میوانداریتان زۆر سپاس و ڕێزم هەیە بۆ هەموو هاوڕێیان و هاوڵاتیانی کوردستان ئەزانم کە داوای لێبوردن دەکەم کە دەبوو بە کوردی قسە بکەم بەڵام ئەزانم تەرجەمەم هەیە بەڵام جێگای شەرەفێکی گەورەیە لێرەوە لە ئەمریکا و لە واشنگتنەوە بە دیاریکراوی قسە بۆ کورد و گەلی کورد و بۆ تەلەڤیزۆنە خۆشەویستەکەتان بکەم تیرۆریستەکان ئەوانە تیرۆریستن بە کورتی ئەوانە هێرشی درۆنی و تیرۆریستی ئەکەن و دەبێت تێبگەن کە ئێمە وەڵامە دەینەوە مەبەستم لە ئەمریکایە چونکە هەڵەیەکی زۆر کوشندەیان کردووە ئێمە وەڵامە دەینەوە لە کاتێکدا کە خۆمان هەڵیەبژێرین پێم وابێ وەڵامی ئێمە سەربازیە بێ و سزایشی لەگەڵا بێ سزای ئابووری هیچ ئیدارەیەک نییە لە ئەمریکا لەم ئیدارەیە باشتر تند و تۆڵتر لە پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا و پاراستنی کۆمپانیاکانی ئەمریکا کە ئێستا بوونەتە قوربانی ئەو هێرشە تیرۆریستیانە کە خۆت باست کرد ئەمڕۆ هەر ئەمڕۆ تویتێک کراوە لەلایەن باڵیۆزی ئەمریکاوە کە سەردانی هەولێری کردووە سەرۆک وەزیران بارزانی بینیوە و سەرۆکیشی بینی و باسیەم بابەتەیان کردووە ولی البته بگمان داخوانین مزنه برپسین امریکا جهنه بردفق وزارت دروی امریکا لهری داویه به کردستان 24 راگان که به تو آوای که فیرشه قبول کرینینه و که تجی گوتی بریس ریدر که هالسورینر باجوسخان امریکا لبغداد سردان سر وزیرین هرما کردستانی کرده بود جاره کدن تگزی سر کردستانی که بهیس کرده بود لید واقعی دا و که تود بیجیدی کنگی گلو اف گروپا دهنا استوب کرن که هرشین درونی انجام ندن و اوین پشوان هرشان کینه ئەو راپۆرتانەی کە بە من گەیشتون و وردەکاریان تێدایە بە دڵنیاییەوە سەرۆک وەزیرانیش هەموو شتانی لە کاتی خۆیان پێیەگا ئاڵێن کە تایب حیزبوڵڵان و هەندێک گروپی دیکەن کە ئەمریکا لە گروپی لیستی تیرۆریستانی داناون لە 24 سەعاتی ڕابردوودا هێرشیان کردووە سەر فیشخاپور دڵنیانیم بە دڵنیاییەوە کە ئامانجەکەیان چییە بەڵام ئەوەی کە من تێگەیشتم ئەم گفتوگۆیە کە لەگەڵ سەرۆکوەزیران سوودانی و هەرێمی کوردستان سەرۆکوەزیران بارزانی دەستی پێکردووە بۆ بابەتی موچە و نەوت و دەزانن کە دەستپێکردنەوەی نەوت خراپە بۆ ئەوان دێن ئەم درۆنانە ئەنێرن بۆەوەی کە ئەم تەگەرە بخەنێت بەر ناو ئەم دانوستانە بەڵام ئێستا زیانێکی زۆری بە کێڵگە نەوتیەکان گەیاندووە هێشتا ماوە هەڵسەنگاندنی بۆ بکرێ بزانین کە چەند زیانیان بە کێڵگەکان گەیاندووە و ئەم درۆنانە درۆنی دروستکراوی وڵاتێکی دراوسێی عێراقن کە بڕێکی زۆر TNT لەگەڵ خۆیان هەڵدەگرن و هەلاشر بدەقنە وێرانیەکەن ولی برێس ڕێدەر هەڵبەتە توزانی پەیوەندیان هەرێما کوردستانی ئەمریکا پەیوەندیان ستراتیجیکن گرنگم تایبەتی دووارێ وزەیدا ئەف هەموو ناوەندên وزێ کول هەرێما کوردستانی جاریە ڤان درۆنان بە هاتنە ئارمانجkirin bara پترê jariye kompaniyên Emerîkî ve têne pirêvebirin gelo pêwîst e Emerîka çi biket ku ev metirsiya careke din dubare nebît herî ji nebît bersîngê van metirsiya bigirît
two things. One, the دووشت terrorists need to understand یەکەمیان تیرۆستەکان دەبێت تێبگەن a time we will choose, the ئەو time, کاتێک of کە ئێمە course, خۆمان will be ئەو شوێنەی کە ئێمە خۆمان هەڵیەبژێرین وەڵاممان دەبێ وەڵامێکی توندی سەربازیمان دەبێ و بەدڵنیاییەوە سزایەکی زۆر توندیشانەخەینە سەر و ئەو سزایانە ئەوانش ئەگرێتەوە کە بەرپرسن لە ناو حکوومەتیشدا کە نەیانتوانیوە بە بەرپرسیارەتی خۆیان هەڵ بستن و ڕێگری لەم هێرشە تیرروسیانە بکەن و ڕێگری بوون لەوەی کە ڕێکەوتن بکرێت لەسەر هەناردەکردنەوەی نەوت و موچە بۆیە ئەمە چەند ڕۆژێکی دەوێت ئەم کۆمپانیایانە دەکەونەوە سەر پێی خۆیان و ئەم زیانانە هەڵەسەنگێن و کێڵگەکانیان حازرەکەنەوە بۆ هەناردەی نەوت. ولی برس ریدر اوا تو بیجی جه سرنجه که واتاوی امریکا و که تو بیجی بر سفک سربازیا کمرشکین بوان گروپان هبید که افیرشی انجام دادن که واتا و زانیاریه که بار پیکریا کنکریتیه گلو فعلا امریکا و هلوشته که و صحابید من زۆر دڵنیام بەڵام تۆ دەزانی داهاتوو زۆشتی لە خۆ گرتووە بەڵام بە ئەزمموی خۆم بە تێگەیشتنی خۆم ئەوەی کە منەزانم ئەم هێرشانە وەڵامێکی توندی ئەمریکای بەدوادادێت وەڵامێکی یەکلاکەرەوەی ئەمریکای بەدوادادێت چونکە ئەمانە هێرشیان کردو سەر کۆمپانیای ئەمریکی بەرژەوەندی ئەمریکی لە ناوچەکە بۆیە ئەوەی من لەم ئیدارەیە تێگەیشتم وەڵامێکی زۆر توندی بەدوادادێت. ولی تو زانی جیک پشتی سردان سرکوزیرین هرما کردستان مسرور بارزانی با واشنگتن به گمان انجام دانا چند گریبستند بیا و وزیدا کو بهای پیتری 100 میلیارد دلارانه ایدی اف گواشن سر هرما کردستان بردوام دیگه ایکش مبست اویا کو پیوندین و بر آنین وزین امریکا دیگه هرما کردستان بین القالب دان که واتا گلو امریکا لدور ویکی حلویسته وی دی چه به دی بردوام به خاڵێکی زۆر جوانت وروژاند کە 110 میلیارد دلار وەبەرهێنان بوو ئەمە بزنسە وەبەرهێنانە ئەمە لە بەرژەوەندی کوردستانە لە بەرژەوەندی ئەمریکا و کۆمپانیا ئەمریکەکانە ئەمە پێ دەڵێن بەرژەوەندی هاوبەش بۆیە وەزارەتی بازرگانی ئەمریکا پاڵپشتی ئەم ڕێکەوتنەی کرد دەستخۆشی لێکردن بۆیە زۆر گرنگە کە ئەم کۆمپانیە بتوانن بە شێوەیەکی سەلامەت لە ژینگەیەکی سەلامەت و کاریگەردا بتوانن کار بکەن بۆیە من بۆیە دەیبەستمەوە بە هێرشەکانەوە ئەم هێرشانە ڕێگری لەو بەرژەوەندیانە دەکەن کەواتە تو زانی هەرێما کوردستان لەوان ساڵێنداویە بەردەوام ڕاستی هێرشانتێ ئەف هێرشەژی زێدەتر ڕەهەندێکی هەیە ئەوژیک پەیوەندیین باشین ئەمریکا و هەرێما کوردستانینە هەبوون ئەمریکا دگەلێک ئاراساندا لە هەرێما کوردستانەیە کەواتە گەل و ئەمریکا حتا کەنگی وێ قبول بکات تو نابینی ئیدی دەم هاتیە حتا ئەمریکا سیستەمی بەرگریە ئاسمانی لە هەرێما کوردستانی مکۆم بکە بەهێز بکە ji ber ku ew dikare bersivekê kemerşkên yavan hêrişan bide. ئەمە هەندێک کەلوپەلی سەربازی هەیە تۆ قاڵێکی جوانە وروژات من نازانم چی ئەدەنا هەرێمی کوردستان بەڵام بابەتی هێزی با بڵێن سیستەمی بەرگری ئاسمانی زۆر باشە بێ ئێمە زۆر لە نزیکەوە کار دەکەین بۆی کە کار لەسەر ئەم داواکاریانە بکەین ئەوەی کە تۆ باست کرد بەشێکی زۆر گرنگی بابەتەکەیە و بەشێکە لەو میکانیزمەی کە کاری لەسەر دەکرێت ئەمە ئەم هێرشانە پێم وابێ 5 هێرشی جیاواز بوون لە 5 ناوچەی جیاواز لە ماوەی 2-3 ڕۆژی ڕابردوودا پێم وابێ 16 و 17 بوو لە 14 تا 17 مانگ بوو ئەم هێرشانە کراون ئەمە جارێکی دیکە ئەم تیرروسانە سەلماندیان کە تاکە شتێک ئەتوانێت ڕێگریان لێ بکە هێزە
ئەمانە لە قسە تێناگەن پێم وابێ ئەم ئیدارەیەش زۆر باشە زانێ هێز چۆن بەکاربێنێ ولی اویجیکش پرسین مبو کواتا لویده وری فاکتری هزید خو بریس ریدر تو زانیجی تایبتی عراق بیا ولاته که فرا گروپین چکدار هر یک بسر خود تقینه دپقینه ولایه نه هموجی گفه بگمال هرما کردستان دیکن جبر کو هرما کردستان دبره هری اولها العراق دبره و پیوندینان دیگل امریکا دهنه کواتا گلو جبوستوب کرنا وان گروپان پیوست امریکا چپ کد کو برجوند گنوی لدبره بردان پاراسی بندک جه گفه بن Well, first and foremost, and just to پێش هەموو شتێ reiterate, they need پێویستە دڵنیا بنەوە لەوەی کە ئەو کەسانەی ئەو گروپە تێرۆریستیانەی و تێبگەن کە دەرئەنجامی کارە خراپ و تێرۆریستیەکانیان زۆر زۆرتون دەبێت و سزا ئەدرێن و هەفتەی ڕابردوو ئەوەش حکوومەتەوەی وت حکوومەت لێرەوە کە هەنگاوی جددی دەنێ ولی اوه کو جه سرنجه خلق کردستان به هیوی و تماشا دکه سرنجه برپرسین ادارانوی امریکا نه جو وزیر در و بگیره جمازنا برپرسین دنیا امریکا بگیره داماد بیجن کردستان فاکتور سرکیه کو برای کردستان که به حزب بنجی ام بکاربین برجواندین خو پیوندین خو دیگر عراقی دروز بکین کواتا کردستان دیگه نه درگه وی کی گلو افدا خوانین بالکشین برپرسین امریکا بتابتی ادارانو تدبین سر اردجي دبينا جبهه كرين فعلا ابنيتك جديه وصايه بەڵێ پێم وایە باوەڕم وایە کە ئەوانەی کە لە بەغدان ئەوانە کوردیان خۆش ناوێ بەو شێوەیە کە من خۆشم دەوێت وەکو ئەمریکیەک بۆیە دەبێ ڕێز لە کورد بگیرێ و دەبێ سەلامەتیان سەقامگیریان ژیانیان بژێویان گوزەرانیان پارێزراو بێ ئەگینا عێراق و عێراقەن نییە ئەگە کورد نەبێ بۆ ئێمە زۆر گرنگە لە بەرچاو بگیرێ ولی توزانی جبونیزی سێ مەهانە موچەخۆرێن هەرێما کوردستان نهات کەشاندن بەغداد دەستە و دەستی دکە هەتا ڕێکەفنەداوی ژیات کێکردن بهیڤیا خەڵک بهیڤێ کو لەوێ هەفتیا بێت ئیدی موچە بێتە شاندن کەواتە دە چارچوبێ برسیاسەتە برسیکردنا خەڵکێدا گەلووی هەرێما کوردستانê rolê Amerîka kîve ye çi kiriye گرنگترین شت ئەوەیە من پێم وایە دڵنیا بینەوە لەوەی کە ئەو ڕێکەوتنەی کە کراوە ڕێزی لێ بگیرێ و دڵنیایی بدرێت ئەوانەی کە لە بەغداد و تێیان بگەێنرێ کە ئەو زیانانەی بەر کێڵگە نەوتیەکان کەوتون و ناتوانن ئەو بڕە نەوتەی کە 400,000 بەرمیل نەوت بۆ بەریامێناوە ناتوانن بگەڕێنەوە ئەو ئاستا کاتی دەوێ چونکە زیان بە کێڵگەکان گەیشتووە و دەبێ لەمە تێبگەن کە ئەم زیانە چێن ئەم زیانانەی بەم کێڵگە نەوتیانە گەیاندووە ئەم تێرۆریستانە عێراق بۆ وەڵامینە عێراق بۆ ڕێگری ناکە و عێراق تێبگەێنین کە ئەمما بەبێ دەرئەنجام و بەبێ سزایەکی توندی سیاسی ببورن سەربازی و ئیکۆنۆمی ئابووری تێناپەڕێ و پێشمەرگە بەهێزترین هێز بووە قارەمانترین هێز بۆ لە دنیا کە لە هێڵی پێشەوە بەرگری لە داعش کرد و خوێنی خۆی بەخشی ئەمە لەبیر ناکری لای ئەمریکا و دنیا کەواتە عێراقێکی بێگومان لەژنەیەکێ لە کورینێ پێکینا بۆ وەزارەتە ناوخوا دەرئەنجام نیشانکرە بوون و ئەف درۆنە ئالیەکیش گروپان بە ئاراستی هەرێما کوردستانی هاتنە کردن و لە وڵاتەکێ ji بۆ عێراقی هاتنە هاوردەکردن دەست نیشان کردیە دەبێژە ئەم دزانین کیرەیە و کینە لەگەل و ئەvە بتنێ تێراتکە دیدناتە چ بێتەکردن بەرامبەر vان گروپان di navxweya Iraqê da ku bi awayekî konkrêtî bêguman saytere ser bêtekirin dubare nebine fêrişe پێش هەموو شتێ لێکۆڵینەوە پێویستە کوردیشی تێدا بێ لە لێکۆڵینەوەکە نازان تایە بۆ یان نا دەبێ کورد لە ناو ئەو لیژدانەدا بێت چونکە کورد متمانەی هەیە کە باسی لێکۆڵینەوە و لیژنە دەکرێ من باوەڕی تەواوم بە هەموو لایەک نییە بەڵام باوەڕی تەواوم بە کورد هەیە بۆیە دەمەوێت ئەو لیژنەیە نازانم چێن بەڵام دەبێت بەغداد تێبگا
کە ئەندامی ئەو لیژنەیە کوردی تێدا بێ چونکە بەغدان نەیتوانیوە ئەم میلیشیانە کۆنتترۆل بکات ئەم میلیشیان هێرشەکان ئەنجام بدەن لە ناو خاکی عێراقەوە دەیکەن دەبێ ئەمان وەکوتم دەبێ باجەکەی بدەن ئەگەر ئەم میلیشیانی ئاوا خۆیان شت کردو وەکوەوەی کە هەفتەی ڕابردوو دەبێ هەموو لایە تێبگا کە بەبێ سزا تێناپەڕێ البريس جو ريدر جيجري بري وزير برجريا امريكا وشيورمندي حكومه هرما كردستان لواشنطن قال لك سباس بريس ريدر Thank you. Bye bye. زۆر سپاس